میدیا لە سەرەتادا کە دروست بووە خۆی لە بینرا و بیسترا و خوێنراوە بینیوەتەوە. اینجا ئەمە بەپێی ساڵ و بەپێی سەدەکان گەشەی کردو لە ڕاستیە. دیارە میدیاش لەم چەند ساڵی ئەخیرا بە شێوازێکی لێشاو هاتە ناو جیهانەوە بەگشتی، بەڵام ئێمە لە ئێستادا کە باسی ئەگەر کۆمەڵگەی کوردی بکەین بە شازێکی لێشاوتر هاتە ناو کۆمەڵگەی کوردیەوە کە لە کاتێکا ئێمە یاخود بڵێن کەسەکان تاکەکان خۆیان ئامادە نەکردبوو بۆ بەکارهێنانی بۆ بەکارهێنانی میدیا و چۆنیەتی زانیاری وەرگرتن لە میدیا. تەنانەت ئەو کەسانەشی لە بواری میدیادا کار ئەکەن ئامادە باشێکی ئەوتوان نەکردبوو بۆ ئەم شێوازە لێشاوەی کە خۆی بینیەوە لە میدیای دیجیتاڵیە. لە ڕاستیە دیارە ئەم میدیای دیجیتاڵیە کاریگەریەکی ئێجگار زۆری کردوتە سەر بە تایبەتی گەنجان و ژنان. خۆی ئەتوانین بڵین تەنانەت لە مناڵێکی باخچەی ساوایانەوە، نەک مناڵی باخچەی ساوایانیش، تەنانەت مناڵێک کە 4-5 مانگ بێ تەمەنی، یعنی کاریگەریەکەی لەسەر ئەبێ لە کاتێکدا کە دایکێک بۆ ئەوەی مناڵەکەی مەشغوڵ بکات و نەگری لە تەمەنی 4-5 مانگیەوە مۆبایلەکەی بۆ گرێڵە بە مەشغوڵ بێ بە مۆبایلەکە. دیارە ئەمەش کاریگەری زۆر خراپبوو لایانی نەرێنی ئەبێت هەر لەو تەمەنەوە. ئیتر ئێمەوە هەستەکەین منداڵ لەو تەمەنەدا هەستی پێ ناکا، بەڵام دوجار ئەبینین کە ئەگاتە تەمەنێکی باخچەی ساوایان دواتر گەورە بێبێ بە هەرزەکار، دواتر کە بۆ نەگەر ئێمە ڕەگەزی مێنە وەربگرین ئەبینین کە دوای ئەبێت بە کچێک ئەچێتە خوێندنگە دەست ئەکا بە خوێندن لە تەمەنی هەرزەکاریا بینین. ئەم پرۆسەیە ئەم پرۆسی دەستپێکردنی میدیایە و کاریگەریکردن لەسەری زیاتر ئەبێت. جا ئەم ئەگەر ئێمە میدیا بەگشتی سیر بکەین بە تایبەتی، یعنی ئێستا گەرباتی تەلەڤیزیۆن بکەین یاخود رادیۆ بکەین یاخود چاپکراوەکان بکەین کە ئێستا کەم بۆتەوە بۆ بە زیاتر ماڵپەرەکان، ئەگەر ئەمانە سیر بکەین ئەبینین ئەمانە کاریگەریەکی زۆری هەیە. جاران ئەمانوە تەلەڤیزیۆن کاریگەریەکی زۆرە بێ زۆر وریابین بۆ ژنان و کچان یاخود بۆ گەنجان لە تەمەنێکی هەرزەکاریە، تەنانەت ئێستا بە تەمەنەکانیش کە ئەکەونە داوی ئەم تۆڕە کۆمەڵایەتی و سەرجەم میدیای دیجیتاڵیەوە. اینجا ئێمە لە ڕاستیە سەرەتا ئێمە ئێستا تەلەڤیزیۆن و رادیۆ یعنی چۆن لە خوێنرا و بینرا و بیسترا و ئەبینین لە میدیای دیجیتاڵیدا خۆی بینێتەوە. یعنی کاریگەریەکەی زۆر ترسناک ئەبێ ئەگەر ئێمە نەزانین چۆن بەکاری ئەهێنین، ئەگەر ئێمە پەروەردەیەکی وەها نەکرابێتین لە سەرەتاوە کە چۆن میدیا بەکار ئەهێنین، چۆن لە سەرەتاکانی تەمەنمانەوە کاتێک ئەگەینە کاتێک گەنجە یاخود کچێک ئەگاتە تەمەنی هەرزەکاری زەڕورە لەلایەن کۆمەڵگەوە بێت یاخود دایک و باوکەوە یاخود مامۆستاکانەوە بێت کە ئەمانە ڕێگەی نیشان بدەن کە چۆن میدیا بەگشتی بەکاربهێنێت. لە ئێستادا ئەبینین کۆمەڵێک کەسان پیا بوون یاخود دروست بوون یاخود دروستیان کردوون بە ناوی فۆتۆمۆدێلەوە کە ئەمانە ئیشی یاخود کاری مۆدێلیان پێەکەن. ئەمانش بەڕاستی کاریگەری زۆریان ئەبێت لەسەر گەنجان بە تایبەتی کچان، چونکە خۆتان ئەزانن کە کچان زیاتر باغ بەخۆیان ئێن و زیاتر حەزیان لە ئارایشت و جوانکاری و تەبعاً ئەمانەش بە بڕەپارەیەک ئەکرێت کە ئەبێ لە بەردەستا بێ. ئایا خێزانی ئەو کچانە ئەو گەنجانە ئەوەندەیان هەیە کە بتوانن خواست و خولیای کچەکانیان یاخود گەنجەکانیان دابین بکەن؟ لە کاتێکا ئەبینین لە تەلەڤیزیۆنەکاندا ئەمانە ئەهێنن وەکو نمایشکارێک نمایشیان ئەکەن لەسەر شاشەی تەلەڤیزیۆن، دوجاریش لە هەموو دیجیتال میدیا بڵاو ئەبێتەوە، لە تیکتۆک بێت یاخود لە فەیسبوک بێت بەگشتی لە سۆشیال میدیایە. کاتێک بڵاو بێتەوە ئەمە گەنجێک ئەیبینێ کچێک ئەیبینێت لە تەمەنێکە هێشتا بەڕاستی ناتوانێت چاک و خراپی خۆی لە یەکجیا بکاتەوە، ئەبینێت ئەو ئەڵێت من بە زووی دەوڵەمەند بووم لە ڕێگەی ئەم ئیشەمەوە. لە کاتێکە ئەو ئیشە ئەگەر بەباشی بکرێ بێگومان بەو شێوازە ئەو بڕەپارێ و ئەو دەوڵەمەنیە بەدەست نایێت لە ڕاستیدا. یعنی ئەگەر بڕی بۆ لای بازرگانەکان ئەوانەی کە بە شێوەیەکی ڕاست و دروست دەوڵەمەند بوون لە ئێستا باسی کۆنیش ناکەین، ئێستاکەین کەسیتیانە لەو ڕێگەیەوە دەوڵەمەند بوو بێت یاخود بێوێ هەموو پێداویستیەکانی ژیانی خۆی دابین بکات. دیارە لە ئێستادا کە کۆمەڵێک کەس ئەهێنرێ پیشان ئەدرێ و نمایش ئەکرێن، زۆر جار ئەوترێت دەستی دەسەڵاتی لە پشتەوەیە. بەڵێ لە
هەندێک کاتە ئەو قسەیە زۆر ڕاستە زۆر دروستە لەبەر ئەوەی زۆر جار ئەوترێت لە کۆمەڵگەی تازە پێگەیشتوەکاندا ئەو کۆمەلگانی کە تازە گەشاکەن زۆر جار ئەزمەیەک تووشی کۆمەلگەکە ئەکەن بۆ ئەوەی ئاگان لە ئەزمەیەکی تر نەبێت وی ئاگیان لە کێشەیەکی تر نەبێت لە کاتێکا تۆ پێشکەشکارێک یاخود کەناڵێکی تەلەڤیزیۆن کەم بەسمان ئەڵێن تۆ بەسمان کەناڵێکی تەلەڤیزیۆنیە یاخود کەناڵێکی میدیای دیجیتاڵیە لە کاتێکدا کەسێک ئەهێنێت بۆ نمونە پێشکەشکارێکە لە ڕاستیە کە ئەبینین ئێستا بڵین دەرچوانی بەشی هەر لە پەیمانگا و هەر لە زانکۆکانە بەشی بۆ نمونە ڕاگەیاندن زۆر زۆرە لە کاتێکا توانیت و ئەمانە بەری بەرەو پێشەوە ئێمە زیاتر تەرکیزەکەمان لەسەر کچان و ژنانە ئەگینا ئەتوانین یعنی باسی پیاوانیش بکەین کوڕانمان بکەین کە کاتێک ئەهێنرێن بە چ ئاستێک و بە چ لێهاتوێک لێهاتوون کە ئەیان خەنە سەر شاشەکان و یاخود میدیای دیجیتاڵیەوە و لە ماڵپەڕەکانە سەیر بکرێن بەڵام ئێمە زیاتر تەرکیزمان فۆکەسمان لەسەر کچان و ژنانە کاتێک ئەمانە ئەهێنرێن زۆر جار تەنانەت هیچ زانیاریەکیان نییە لەسەر کاری میدیایی بواری میدیایی تەنانەت نەچۆتە وەرکشۆپێکەوە نەچۆتە ناو خولێکەوە کە تایبەت بێت بۆ بوارە کە ئیشی لەسەرەکات لە کاتێکا بۆ نمونە کاتێک هەر کەسێک ئیشێک ئەکات بۆ نمونە لە دەرەوەی ئیشی میدیایی تۆ ئەبێت شتێکی لێ بزانی بۆ نمونە لە کۆمپیوتەرا بێتەوە بای ئەوە بزانیت بڕۆی ئیش لەسەر کۆمپیوتەر بکەیت ئایا میدیا لەوە میدیا وەک ئەوە نییە هیچ نەبێت بەقەدەر ئەوە نابێت یعنی میدیا کاتێک کەسێک ئەوێت هەر مەرج حەزم نییە یعنی تۆ بڵێ حەزم لە کاری میدیایە بڕۆی حەز ئەبێ ینی شارەزابی تایە بڕۆی خۆ پێ بگەێنی لە کاتێکا دەسەڵات هەنێک کەس ئەهێنێتە سەر شاشەکان سەر ماڵپەڕەکان و کە لە ئێستا میدیا دیجیتاڵی زۆر باوە لە کاتێکا گەر تەلەڤیزیۆنیشە نەبێ یاخود ئەو بەرنامانەی لە تەلەڤیزیۆن نابێت توانین دوای لە میدیا دیجیتاڵیە بیبینیتەوە لە فەیسبوک بێت یاخود سەرجەم سۆشیال میدیایە بێت کاتێکە بینی ئەمە ئاڕاستە ئەکرێن لەلایەن پارتێکەوە لەلایەن لایەنێکەوە بۆ ئەوەی مێشکی خەڵک کۆنتڕۆڵ بکەن ئاگیان لە هەندێک کێشەی تر نەمێنێ لە ڕاستیا وەک پێشتر ئاماژەم پێدا یعنی ئەمانە کۆنتڕۆڵ ئەکرێن لە کاتێکە ئەبێ و کەسانەی بۆ نمونە گەرباسی پێشکەشکار و میدیاکار بکەین ئەیهێنی جاران لەبەر ئەوەی ئێمە خریجمان نەبوو ئەوانەی کە خاوەنی بڕوانامەی پەیمانگا و یاخود بڵین لە زانکۆ تەخەڕوج ئەکەن بڕوانام بەدەزێن خریجمان نەبوو بۆیە کەسانی ترمان هێناوە بەپێی ئەزمموی ژیانی خۆی هاتۆ ئیشی لە کاری میدیاییا کردووە بەڵام لە ئێستادا بەڕێزان زۆر زۆرە یعنی ئەتوانی ئەوانە معقول نییە کەسێک لە ماڵەوەیە کاری دەست ناکەوێت تۆ کەسێک ئەهێنی لە شارێکی تر و لە وڵاتێکی ترەوە بەرنامە پێشکەشکە بەرنامەکەشی یاخود هەواڵێک پێشکەش بکات لە کاتێکا ئاست و مستەوای زۆر نزمە لە کاتێکا تۆ کەسە لێ هاتۆکە بینی کارەکە نایەتە دەست ئەو ئەمە بێگومان ئەبینین ئەمە لەلایەن کۆمەڵێک پارتەوە بێت یاخود کۆمەڵێک سەرمایەدارەوە بێ ئەمانە ئاڕاستە ئەکرێت هەندێک کاروبار هەیە یاخود هەندێک ئیش هەیە هەر کەسە و بەپێی پسپۆڕیەکەی ئەبێت نمایش بکرێ لەسەر شاشەکان بێ یاخود لە ناو میدیاکانە بێت بۆ نمونە هەندێک شت تایبەتە بەلایەنی یاساوە زۆر جار ئەبینین بابەتی ژن کوشتنە یاخود ئازاردانی ژنە ئازاردانی دەرونی ژنە مەرج نییە تەنها ئەشکەنجەدان بێ لە ڕێ زۆر جار ئەشکەنجەدانی دەرونی هەیە کەەوە کەسانی بواری سایکۆلۆژیا ئەتوانن زیاتر قسەی لەسەر بکەن ئەمانە ئەبینین لە ڕاستیە یعنی زۆر جار بەلایەکیا باشە کە پیشان ئەدرێت بۆیە کەسی تر دووبارەی نەکاتەوە بەلایەکیا باش نییە بەڕاستی لە ترسی دووبارەکردنەوەی بڵین ئەو کارە ناشرینە ئەو کارە ترسنۆکانەیە بێگومان هەرکەس ژن بەرامبەر ژن بیکە یاخود پیا و بەرامبەر ژن بیکە بەڕاستی یعنی ئەوە چێتە کارێکی ترسنۆکیە مەرج نییە ئەشکەنجەی ژنێک بدەی ئەمە ئازاتی پێ ناوترێت ئەمە کارێکی ترسنۆکیە لە ڕاستیە بەڵام ئەوەی ئێمە تەرکیزمان لەسەرەتی کاتێک لە میدیاکاندا بابەتی ژن کوشتن یاخو ئەشکەنجەدانی ژنان ئەخرێتە ڕوو تکایە بە ئەوەندە قوڵ نەبینەوەلی کە ڕێگە خۆشکین بۆ تاوانێکی تر یعنی ئێمە دایمن ئەم بابەتە ئەڵینەوە لەگەڵ پسپۆڕانە یعنی گوێشمان لێ ناگیرێ بەداخەوە ئەوەندە باسی بکە کە یەکێک ئەو تاوانەی کرد بزانێت تاوانەکەی چییە بزانێت کە لە بەرامبەر تاوانە سزایەکیش هەیە نەک
کەسێکی تر ڕێگە خۆشکی بۆ کەسێکی تر بڕوات تاوان هەمان تاوان یاخود بە دیوێکی ترا بڕۆ هەمان تاوان بکاتەوە لە کاتێکە ئەمە ساڵانە 8 مارسوانێت تایبەتە بە یادی ژنان لەو ڕۆژەدا پێویستە هەر یەکە لە پیاوان بێ ئیتر بجا ئەو پیاوە برابێ بۆ خوشکەکە یاخود هاوسەر بێت کە بە چڵەگوڵێکیش بێت ئەبێت هاوسەرەکە یاخود خوشکەکە یاخود دایکی یاخود هاوڕێ کچەکانی یاخود هاوڕێژنەکانی ناو فەرمانگەیەکە ئیشی لەسەرەکە یاخود مامۆستا بن بەسەری بکاتەوە بۆیە بیری بخاتەوە کە ڕێزگرتنی ژن بەڕاستی نەک تەنها لەو ڕۆژەدا بە چڵەگوڵێک ئەتوانین لە ڕۆژەکانی تری ئاسا بەڵام ئەمە بیرخستنەوەیەکە ئێمە ئەڵێن بۆچی دایمەن ڕۆژێکە بێت تایبەت بەوە بەڵام ئەم ڕۆژانە گرنگن لە ژیانی مرۆڤەکانە لەبەر ئەوەی دوای ئەتوانێت ڕۆژەکانی تریش ممارەسەی ئەو ڕۆژانە بکاتەوە بزانێت کە ژن ئەگەر نەبێت بەڕاستی مرۆڤبوون نابێت ژیان ئەوەستێت یعنی ئەمانە زۆر گرنگە بیخینە ڕوو لە کاتێکە ئەبینین زۆر جار لە شاشەی تیڤیەکانەوە یاخود ماڵپەرەکانەوە ئەبینین تەنها ژن لە چوارچێوەی چیاپشانەیە میدیا چێژلێنان یعنی بڵین خواردن دروستکردن بە هەموو جۆرەکانیەوە مناڵ بەخێوکردن یعنی زۆر ئەمە ئێستا بۆ بە پیشەیەکی وەها ژن تەنها لەو چوارچێوە پیشان ئەدرێت تکایە یعنی ژن تەنها ئەو ئیشە ناکات لایەنەکانی تر پیشان بن ژن ئەبینین مامۆستای زانکۆیە ژن ئەبینین لە قوتابخانەکانە مامۆستایە ئەبینین ژن دکتۆرە ئەبینین ئەندازیارە پارێزەرە یعنی لە زۆر بواریترا کە من ئێستا ناتە خەیاڵم ئەمانە هەمووی ئەبین بۆ ئەبێت تەنها لە چوارچێوەی خواردن دروستکردندا ژنان بێنینە چوارچێوەی کامێراکانەوە بۆ ئەبێت تەنها ئەوە هەبێت یعنی هیوادارم ژن لە چوارچێوەی ماڵ تا ڕادێک هاتۆتە دەرەوە یعنی بێتە دەرەوە ببینێت دنیای دەرەوە ببینێت کە چۆنە کە خەڵکانی تر هەن ئێستا ئەبینین کۆمەڵێک ژنی بەتوانە هەن ینی خۆشبەختانە کە ئیش ئەکەن لەسەر جەم بوارەکانە با ئێمە تەنها فۆکەسمان لەسەر ئەوە نەبێت کە ژن تەنها چێژ لێ ئەنێ یا ئەبینین ساڵانە لە چەند جارێک ئەم فێستیڤاڵانە ئەکرێت تەنها ژن لە بواری ئیشی دەست و خواردن دروستکردندا پیشان ئەدرێت یعنی هیوادارم پیشەی تریژە بێت کە ژنان زۆر خەریکن پێوەی ئەوانەش پیشان بدرێت لە ڕێگەی کۆمەڵێک بەرنامەوە یاخود وەرکشۆپ ئەو مەرجنی ئەو شوێنانە تەنها تایبەت بن بە ژنان زۆر ئاسایی یعنی وەرکشۆپێک دەکرێت بێ پیاوانیش دابنیشن بەڕاستی یعنی خەڵک بەگشتی هۆشیار بکرێتەوە لەوەی کە ئەمە سەردەمی زوو نەما ژن نەتوانێ هەنێ ئیش و هەنێ کاری پێ بسپێرە لە کاتێکا بینین کە زۆر جار ئەمەتەیە ئەوترێتەوە یعنی زۆر یەکێک یعنی زۆر لە ژنان ئەبینین ئەم قسەی لەناڵە کاروباری ماڵەوەش بەڕێوە بم هەروەها ئیشی دەریشەوەکەم یعنی زۆر شتی تریش مناڵیش بەخێو ئەکات ئەمانە هەمووی ئەگەر بیهێنی لە بەرامبەریدا پیاوێک ناتوانێت ڕاستە پیاویش ئەرکی لەسەر شانە بەڵام ناتوانێت بە شێوەی ژنەکە هەمووی بەڕێک و دروستی بکە و لە کاتی خۆیان لە کاتێک بینین کە ژنەکان زۆر مولتەزیمن بە کاتەکانیانەوە بۆیە کاتەکانی ڕۆژ بەشی هەموو ئەو ئیش و ئەو پرۆسانی کە لەو ڕۆژە دایانناوە بەشیان بکە یعنی میدیا ئەبێت ژنان بخاتە ڕوو پیشانی بات هیوادارم میدیاکان بە شێوازێک ژنان نمایش بکەن کە ژنان ئەتوانن لەسەر پێی خۆیان بوەستن لەسەر جەم کاروبارەکانە جێگە و پێگەی خۆیان هەیە و ئەتوانن بیبەن بەڕێوە نەک تەنها نمایشکردن و ڕووکەش و لە ڕووی جەستەییەوە ژنان نمایش بکرێن بەڕاستی یعنی ئەگەر تۆ بۆ پێشکەشکارەکە وانە بووی لەسەر شاشە ئەوەت پیشان نەدا دوجار ئیتر کە یعنی بە کۆمەڵگەیە یەیتە خوارەوە بۆ بڵین پلەکانی تر و کە ئەبینی ژن مامۆستایە ژن پزیشکە ژن فەرمانبەرێک دوجار ئەوانش بە هەمان چونکە زۆر جار ئەوانەی کە لە میدیا پیشان ئەدرێن ئەمانە ئەبن بە وێنایەک بۆ کەسانی تر بۆ کەسێک چکە هەندێک کەسێ ئاسی خوێندەوارەکەی ئەمنە زۆر نییە تا بڕوا ورد بێتەوە کە ئەم کارێک ڕاگەاندنەکان ئەیکەن ئەمە کارێکی هەڵەیە یاخود دروستە وازانێ ڕاستە بە هەمان ڕێگی ئەوە ڕواتەوە لە کاتێکە ئەبینین لە ئێستادا تیکتۆک کاریگەریکی زۆر خەتەرناکی کردۆتە سەر کۆمەڵگە ئەسڵن لە هەنێ وڵاتدا هەر بێجگەلەوەی هەنێ وڵات هەیە هەر نەیهێشتووە نمونەی ئەوانە یعنی زۆرن کۆمەڵێک وڵات هەن هەنێکی فلتەراتی خستۆتە سەر زۆر جار ئەوترێ فلتەرات وەڵا قورسە ناکرێ قورس نییە گەر کەسانی زیرەک و پسپۆڕ و شارەزا بێ قورس نییە بۆیە هەندێک بابەت هەیە نەخرێتە ڕوو بەڕاستی کارەساتی خوڵقاندووە هەر لە مناڵێکی باخچەی ساوایانەوە هەتاوەکو ئەگات بە کەسێکی بە تەمەنی لە 80 ساڵە یعنی ئەی بینین هەمومان
بۆیە میدیاکان ئەبێت کاریگەریەکی وەهایان ئەبێ کەسانێک بخەنە سەر شاشەکان جا لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە بێ میدیای دیجیتاڵیەوە بێت کە ئەمانە ببن بە وێنەیەک و ببن بە کەسێکی وەها کە کەسەکان چاولۆ بکەن بۆ باشی نەک بەلاڕێدا ببن. بێگومان هەندێک کەسیش لە میدیاکاندا کار ئەکەن زۆر ئاسایە ئەگەر زانیاریت دەربارەی بابەتێکی تازە نەبێت کە هاتووتە ناو جیهانەوە بەگشتی کەسانێکن کە تەجروبەیان هەیە خوێندنیان وەکو خوێندویانە بێن وەرکشۆپێکتان بۆ بکەنەوە یاخود خولێک بکرێتەوە یعنی با هەست بە کەمی نەکرێت لە ناو میدیاکاراندا کە بڕۆن بەم ڕێگە و شوێنانەیە چونکە دوجار کاریگەری بۆ کەناڵەکە و بۆ دەستگاکە ئەبێت کە باشتر کارەکان بەڕێوە بن. هەندێک چەمکی تازە هەیە هاتۆتە ناو میدیاوە تکایە با میدیاکاران بزان ئەم چەمکانە چین. کاتێک ئێمە کتێبێک ئەخوێنینەوە دوای ئەبێ بزانین دوای ئەزانین کە سوودمان چەندێک لێ بینیوە. اینجا وەرە وەرکشۆپێک یاخود خولێک بۆ بکرێتەوە چەندێک گرنگە بۆ میدیاکار کاتێک لەناو بەتایبەتی ئەو میدیاکارانەی لەناو دەستگای میدیادا کار دەکەن چونکە زۆرێکی میدیاتەوە ئەوکات دوای ئیش ناکات لە سەرکاری میدیایی. بۆیە من هیوادارم هەر کەسێک گوێی لە دەنگمە چ میدیاکار بێت یاخود بینەرێک یاخود وەرگرێک بێت مەرجنی ئێمە هەر بینەر بێت. زۆر جار ئێمە ئەڕۆینە ناو سیارەیەکەوە گوێ لە ڕادیۆکانەگرین گوێمان لە پەیامێکە بێت زۆر جار ئەو پەیامە کاریگەری ئەبێت لە سەرمان. بۆیە وەرگرێکی زۆر باش پەروەردە بکەین بتوانین وەرگرێک بێت خۆی بزانێت کە ئەو بەرنامەیە باش نییە ئەو سەیری بکات یاخود ئەو بابەتە باش نییە وەری بگرێ. هیوادارم بینەری ئێمە بگاتە ئەو ئاستە وەرگری ئێمە بگاتە ئەو ئاستی تەنانەت ئەگەر لە میدیاکانیشدا بە ناوی هەر شتێکەوە بێ بڵاو بکرێتەوە خۆی مستەوای ئەوەندە بەرز بێت وەری نەگرێت باشەکان وەربگرێت خراپەکان بخاتە ئەو لاوە و میدیاکارانی جارێکی تر بتوانن پەرە بە خۆیان بدەن بتوانن بەشداری سیمینار خۆل وەرکشۆپەکان بکەن بۆ ئەوی زانیاری باشتر و کاری ڕۆژانەیان باشتر بێ لە میدیاکان و هەم بۆ خۆیان و هەم بۆ میدیاکانیش باشتر و کارێکی زۆر چاکترە.